بدنا غير طلعت بوز عقدها هو مو بيش ازاي بالحساب سفرات بەناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی بەشمێنێت و سەم لێکراوی کوردستان ئێمە وەک بەشێک لە هاوڵاتیانی قەزای شارە زوور دژبەم دەسەڵاتە چەوسێنەرە و سیاسەتی نەگریسیان هەساوین بەگردبوونەوەیەکی ناڕەزایی لە هەمبەر کەمی خزمەتگوزاریەکانی وەک کارەبا، ئاو، غاز، نەوت و بەنزین. دڵنیاشین لەوەی داهاتی ژێر زەوی و سەر زەوی هەرێمەکەمان بەشی چەندین جار لە پێداویستی خۆمان زیاتر دەکات، بەڵام ئەم دەسەڵاتدارە مافیایانە لە پێناو دزی و ڕاوڕووتی خۆیان لەلایەک و دەستەمە و لاوازکردنی ئیرادەمان ئەم هەموو قەیرانیان بۆ خوڵقاندوین. بیریشمان نەچێت ئەم بێدەنگیەی ئێمە بۆتە هەوێنی بە فیرعەون بوونی ئەم جەلادانە و ئەوانیش تاپیان بکرێ دەست ناپارێزن لە شکاندنی شکۆ و کەرامەتمان. بەڕێزان، ئێمە وەک دەستەی فشار لە قەزای شارە زوور هەستاوین بە ئەنجامدانی ئەم خۆپشاندان و دەربڕین و ناڕزایەتیانە لەبەر ئەم دوو هۆکارە. یەکەم، ناوتن بەرامبەر بە ستەمکاران بە تێکۆشانێکی گەورە لە پێناو خودا و مرۆڤایەتی لە پێناو تێکۆشانێکی گەورە لە پێناو بە تێکۆشانێکی گەورە لە پێناو خودا و مرۆڤایەتی دەزانین، وەک پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئەفضەل جیهادین کەلیمەت حەق عند سوڵتان جائر. دووەم، شارە زوور لە زۆربەی کەرتە خزمەتگوزاریەکانی وەک کارەبا، تەندروستی، پەروەردە شارەوانی، ئاو، نەوت، غاز هەتا دوایی پشتگوێ خراوە و جێی بایەخی بەرەپرسانی حکوومەت و کاربەدەستانی سنوورەکە نییە. داواکاریەکانیشمان پێک دێت لە یەکەم، زیادکردنی کاتی پێدانی کارەبا هەرچەندە جۆزەی 16 ئەمپێریان بۆ داناوین کەچی ئەو پەڕی 5 بۆ 6 کاتژمێر کارەبامانەیە. دووەم، لە زۆرترین کاتدا نەوتی سپی دابەش بکرێت بەسەر ماڵاندا. سێیەم، چارەسەرکردنی پێدانی ئاوی ماڵان لەلایەک و کێشەی پێوەری ئاو لەلایەکی دیکە. چوارەم، غازفرۆشان ناچار بکرێن وەک جاران بە هەمان شێوە نرخ غاز بفرۆشن و قۆرخاری نێڵن. پێنجەم، یەکێک لەو بانزین خانانە دابین بکرێت بۆ دابشکردنی ڕۆژانی بانزینی عێراقی. شەشەم، دابینکردنی پزیشک بۆ نەخۆشخانەکان و نەخۆشخانەکانی سنوورەکە و ڕێخستنی کاتی داوامیان. ئەگەر داواکارەکانمان جێبەجێ نەکرێت ئەوە ڕێکاری تر دەگرینە بەر و داوا لە هاوڵاتیانی ئازیز و بە ئەمەک و خەمخۆرانی سنوورەکە دەکەین بەدەم داواکارەکانمانەوە بێن و قسە و ڕەخنەی ناو سۆشیال میدیا بکەن بە کردار و بۆ مافەکانتان برژێنە سەر شەقام لەگەڵ ڕێزدا دەستەی فشار لە قەزای شارە زوور. بۆچی نەهاتوین؟ یعنی تۆ کارێکم پێ بڵێ کە ئێمە نین بە من دایان هۆکارت پێ بڵم کە زەرور و پێویستە ئێمە لێرە بین، بەڵام بەداخەوە ئەم قەزایە زیاتر لە 7,000 نفوسیە، ئەوەی کە ئیبینیت کەمترە لە 100 کەس کە ئامادە بوون. ئێمە ماونووی بەدەست شتە سەرەتایەکانی ژیانەوە، ینی لە ئاوە، لە کارەبایە، لە پێداویستەکانی وەکو ڕێگەوبانە، لە نەوتە، ینی نەنەوت ئێمە بۆیە بەرداخەوە باید پشکی شێرمان بەرگەردە، چونکە قەزاکی ئێمە هەم شەهیدی زۆر، ئەم برینداری شەڕی ناوخۆی و هەم برینداری شەڕی داعش، هەموو جۆرە شەڕانە لەم سنوورەی ئێمە ئەتوانم بڵم پشکی شێری بەرکەوتۆ بەداخەوە. ئەوایە ئەو ئەفزەلێتە بە ئێمە بدرایەتە و لەوێت بەم شارە بدرایە کە لە نەوتە پێش زۆربەی شارەکانی کە کەوتینای، بەڵام بەداخەوە ئیتر کەم تەرخەمی وەحدەی ئیداری شارەکەی یاخود ئەوانی سەروی ئەوانە ئێمە بێبەشین لە هەموو ئەو خزمەتگوزاریانە.